بەناوی خوا ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. مەراسمی باڵندۆری وەرزی 2024 بۆ 2025 بە کۆتا. تەبەن بۆ هەموو هاوڕێیان جارێکی دیکە ئەپدەیتێ و زانیاریە بکەینەوانێ. خەڵاتی باڵندۆر لەسەر پێوەری وەرزێکی یاریکردن دەیرێ، واتە هیچ لەسەر پێوەری ئەم دوو سێمانگە نایرێکە یاری دەکرێتەوانێ نەخێت. لە ماوەی ڕابردوو کاتێک تێکەڵەیە ڕوویدا بوو ئەم حاڵەتانە جیاواز بوو لەوەی کە خەڵاتەکە گۆڕانکاری بەسەراو، بەڵام وەکو تەوقیتی ئێستای خەڵاتی باڵندۆر بۆ وەرزی 2024 بۆ 2025 درێ، واتە لە ڕێکەوتی 4/8 کە یاری سوپەرەکە دەکرێت، یا بۆ نمونە 2/8 یا بۆ نمونە ئەو ڕۆژەی کە دەستپێکی وەرزە هەتا وەکوکەی ئەگەر پاڵەوانتی جامی جیانی یانەکان نەبێت تا وەکو 1/6 یاخود 35 بەم جۆرە باڵندۆر پەیوەندی بەو خەڵاتەوەی. بەڵام ئەگەر ئەو ساڵا پاڵەوانەتی هاوینەی تیابێ وەکو مۆندیال وەکو یۆرۆ وەکو کوپا ئەمریکا تەوقیتەکە دواکەوێ بۆ دوای ئەو ساڵ، یعنی دوای ئەو مانگە، یعنی لە 1/6 دەگوێزرێتەوە بۆچی دەگوێزرێتەوە بۆ کۆتایی مانگی حەودە و کاتەی پاڵەوانێتیە جیانەکە بە کۆتاکەت. واتە خەڵاتی باڵندۆر پەیوەستە بە وەرزێکی یاریکردنەوە، بەڵام خەڵاتی زەبێست ئەوەی کە فیفا دابەشەکە پەیوەندیە بەچی لە 1/1/2025 دەست پێ دەکات تاوەکوڵێن ئەمڕۆ 31/12/2025. واتە ئەم بۆ تەواوی ساڵێک خەڵاتەکەی دەدا فیفا، بەڵام باڵندۆر بۆ تەواوی وەرزێک خەڵاتەکەی دەدا کە ئێستا بەشداریشی بە یوفا کردووە و جۆ لە یەکەی تۆپی ئەوروپاگرێت لە دابەشکردنی ئەم خەڵاتەیە و وەک باس دەکرێت پشتێکی زۆر هەیە بۆی کە یوفا ئەم خەڵاتە لەگەڵیانە دابەش بکات. شەوی ڕابردوو وەکو پێم وتن مەراسمی باڵندۆر بە کۆتات براوەکان دیاری کرا، تێیدا عوسمان دێمبەڵی وەکو شەشەم یاریزانی فەڕەنسی خەڵاتەکەی بردەوە و لە دوای کەریم بنزیما بۆ فەڕەنسیی دیکە کەم خەڵاتە باتەوانێت کە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە ئەمە دووەم یاریزانی فەڕەنسیە کەم خەڵاتە دەباتەوانێ و کۆی گشتیەوەی کە فرانس فوتبۆڵ ئاماژەی پێکردووە جیاوازی دەنگەکان و ڕێژەی دەنگەکان، خاڵی دەنگەکان لە نێوان عوسمان دێمبڵی و لامین یاماڵ جیاوازیەکی یەکجار گەورە بووە، واتە زۆرینەی دەنگەکانی عوسمان دێمبڵی لەلایەن ئەو 100 ڕۆژنامەنووسەوەی کە دراوە دەنگی یەکەمی دراوە بە عوسمان دێمبڵی، بۆی چێ دەنگی یەکەم زۆر بەرێتەوانێ جیاوازیەکی زۆر دروستە بێ. ئەگەر بیریشتان بێ لە ماوەی ڕابردوو لە کۆی گشتی باڵندۆرە ئێمە یەک باڵندۆرمان هەیە کە جیاوازیەکی زۆر کەمی دەنگدانەیە کە یەکلای کرد بێتەوە بۆ براوی نازناو. ئەویش چییە؟ باڵندۆری ساڵی 2019ە کە جیاوازی نێوان مێسی و ڤاندایک کە ئەو کات لیڤەرپوڵ چامپیۆنز لیگی بردەوانێ و زۆرێک پێیان وا بوو کە ڤاندایک براوی باڵندۆر دەبێت، بەڵام لە کۆتاییە جیاوازی دەنگانەکە چی بوو؟ بریتی بوو لە 8 خاڵ. ئەمە بەپی ڕێژەیە کە باس کراوە کەمترین ڕێژەی جیاوازی دەنگانەکە لە نێوان پلەی یەکەم و پلەی دووەمی باڵندۆرە ڕوویدابێ 8 خاڵ. لە نێوان چیا بووە؟ لە نێوان مێسی و ڤاندایک لە ساڵی 2019. بەڵام ئەوەی شەوی ڕابردوو جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان چێ؟ لە نێوان عوسمان دێمبڵی و لامین یاماڵە. عوسمان دێمبڵی پاش دەستەبەرکردنی 4 نازناو توانی خەڵاتەکە بۆ خۆی دەستەبەر بکە و توانی خەڵاتێکی تاکەسی گرنگ بۆ خۆی بێتەوە وەکو خۆشی ئاماژەی پێکرد. وتی من لە تەمەنی 4 ساڵی لەگەڵ مستەفای هاوڕێمە کاتێک منداڵ بووین ئەم ڕۆژەی پێگەیاندوم و پێی وتوم ڕۆژێک دێت کە تۆ دەبیتە باشترین یاریزانی ژیان. بۆ یە کاتێک کە خەڵاتەکەی بردەوانێ بینیتان عوسمان دێمبڵی گریان، مستەفای هاوڕێشی لە ناو ئامادەبووانە بۆیش دەستی کرد بە گریان بۆ یعنی بابەتێ بۆ کە پێشتر لە نێوان خۆیانە تاوتویان کرد و ئەمڕۆ بۆ بابەتە گەیشتن. پێویست ناکەم من باسیەوەت بۆ بکەم و عوسمان دێمبڵی شایستەیە یا شایستە نیە. من پێم وتنەوە کەسانی کە دەنگێن دوێنێ بە 3 خاڵ ئاماژەم بۆ کردن، جوان ڕوونکردنەوەی 3 خاڵەکەممانێ و پێشم وتن لەوەی کە ئەگەر عوسمان دێمبڵی بێت چۆنە بێ، گەر لامین بێت چۆنە بێ، گەر ڕافینا بێت چۆنە بێت. تەبان من
باسی شۆکەکانی باڵندۆر دەکەم لە وەرزی ئەمساڵ بەڵام ئەمێ شتێکتان پێ بڵێم وەکو بابەتێک یۆهان کڕۆڤیچ قسەیەکی و دوێنێش باسی دەنگدانم بۆ کردنەوە لەوەی دەنگدان چۆنە دەنگدان شتێکە هەست و سۆ ساڵە بەسەرتە باسی دەنگدانی ئاردا تورانم بۆ کردووی باسی دەنگدانی خودی کریستیانۆ ڕۆناڵدۆم بۆ کردووی کە ڕۆناڵدۆ دەنگی یاوە بۆ باشتیانیزان جارە بۆ دەنگی یەکەمی یاوە بە پیپی پیپی هاوڕێی لە ڕیاڵ مەدرید پیپی هاوڕێی لە پرتوگال چۆ دەنگی یەکەمی یاوە بە پیپی مێسی دەنگا بە جۆرۆ دەنگا بە نیمار دەنگا بە سوارەس کارسێکیان هاوڕێین باشە لەم لاوە نیمار عینشت ئەو عینشت لەبەرەوە دەنگدان بنەمایکی تەندروست نییە کە من لە نێوان ئەم سەتر ڕۆژنامەنووسەیە کە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە دەنگەکەیان من هەر خۆمان ئێستا من و ئەو هاوڕێیانەی ترم کە لە شیکاریا دەرەکەوین کە لە بابەتی ترا دەرەکەین ئیلا لە شتێکە لە یانگیریمان پێ دەرەکەوێ تۆ بۆ چیەی دانیشین کەی من بڕوا بکەن من ئەگەر خۆم من بینەرێکی بەردەوامی تۆپی پێم ڕۆژانە چەند یاریتیا بێ من سێی یەکەم ئێوەڵا لە یانگری تیپم حەزەکەم تیپ هەیە بدۆڕێ حەزەکەم تیپ هەیە بیباتۆ ئای بە بۆچی من درۆ لەگەڵ خەڵکاگەم بڵێم وەڵا شتەوانیەوانە بەڵام بەخوای گەورە کە ئێمە سەرم شاشەیە سێ جار چوار جار خۆم ئەپاڵێ و مەڵێم نابێت تو ئێستا بۆ خەڵک بۆ عام قسەکەی بۆ هاندەری ڕیاڵ قسەکەی بۆ هاندەری بەرشۆنە قسەکەی ئەبێت تەوازن ڕاگری ئەبێت دادپەروەربی بەڵام لەگەڵیشیا هەر بە شێوەی تیەکەوێ کەس ناتوانێت بەبێ لە یانگری سێری تۆپی پێ بکە هیچ شتێکی وان نییە من ئەگەر پەیامم خۆش نەوێ ناتوانم لە پەیاما بێم هەر بۆ پارە داوام بکەم نەوەڵا بێ موحیبەتی لەگەڵا بێ بۆ هەچ کەسێکی تر کە لە هەر شوێنەکایشکە ئیلا بێ موحیبەتێکی لەگەڵا بێ ئەمەش هەر لە یانگریتیایە بۆیە 100 ڕۆژنامەنووس دەنگەدا ئەم 100 ڕۆژنامەنووسە تۆ نازانی چ پێوەرێ دیارەکە تۆ کابرا بەدڵی خۆیەتی پەستانی هیچ کەسی لەسەر نییە دەنگی کڕابێ و مەوابێ وابێ دەنگەوە ئەیە لەبەرەوە منطقی من باسی بابەتەکەت بووەکەم ئێستا منطقی نییە تۆ ئەگەر من کەڕەت ئێستا بۆ نمونە عوسمان دێمڵی باشترین یاریزانی عالەم نەبووە تا عوسمان دێمڵی باشترین یاریزانی عالەم بووە کەسین کاری لەمەیە نە من دانیشم مناقەشەی لەگەڵ تۆ بکەم یا گفتوگویە بکەین پێکەوانێ من پێت بڵێم وڵی بەڕای من ڕافینا لە مانگی هێشتەوە تاوەکو مانگی 5 کەس بەقەی ڕافینا مستەوای سابت نەبوو کەس بەقەی ڕافینا ئاسێکی بەرزی پێشکەش نەکرد بە بڕوای من ئەبوایە ڕافینا خەڵاتەکەی بردات و تۆ نابێ من بخۆی لەو بینە تۆ نابێ هاتووریای دنیام بەسەراکەی بڵێ وە نییە باڵندۆر تۆ سەیری کە ئەمە هەرێوە ڕقی من خۆ ڕقم لە عوسمان دێمبڵی نییە وەڵا پێشم خۆش بۆ باڵندۆرەکەی بردەتەوە بەس ئەمە قەناعەتی منە من بە قەناعەتی من بوومە ئەما بە ڤیتینە لە پاریس سەن ژێرمان ئەما بە شەف حەکیمی ئەما بە نونۆ مندێش ئەما بە دۆناڕۆما عوسمان دێمبڵی پێکانیشی لەگەڵا بووە ئینکاریم لە دێمبڵی نییە ناڵێم شایستە نییە بە هیچ جۆرێک ناڵێم شایستە نییە شایستەی و پیرۆزی بێ پاریس سەن ژێرمان دێمبڵی کردو بە نوێنەری خۆی کاتی ئەمریکا بە نوێنەری خۆی ئۆتۆماتیکێ هەمووی بێ دەنگی پێیە تو خۆمە کەس لاری لێ نییە بەڵام من باسی بابەتەکەت بۆکەم ئەگەر من بێم بە تۆ بڵێم لای من ڕافینا شایستێمەوەی ئەواتایەوە نییە کە بگەێنێ بۆی من زۆر دڵخۆشم بۆی میسی لەم خەڵاتی باڵندۆرەیان نەما ڕۆناڵدۆ لەبەری ئەوان بەجددی لێ دووەرناگرن هەر ئەوە وەرە باسی باڵندۆر کە یەکسەر تۆ ڕقل لە میسیە واکەیت واکەی تۆ ڕقل لە ڕۆناڵدۆی واکەیت واکەی بۆ لەبەروی خۆی وهە سەیری یاریەکە ئەسە بۆ نمونە من کە بێم بڵێم لای من ڕافینا شایستە بۆ کاکە خۆ من دنیام نەڕۆخانەوە خۆشتێکی غەڵەتم نەوتووە واقعیەتی بیرکردنەوەی من بە درێژای ئەو ساڵی کە سێری یاریم کردووە من قەناعەتم وایە ئەگەر تاچی یاریزانێک وەرگرم وەکو ئاستی فەرد ڕافینا زۆر باش بووە وەکو ئاستی فەرد ئەگەر تاچی وەرگرم محەممەد سەلاح زۆر باشتر بووە یعنی مودەی باشتر بوونەکەیان زیاتر بۆ لە یاریزانی تر لامین 2 مانگ باش بووە لای من دیمبڵی 3 مانگ 4 مانگ باش بووە لای من بەڵام ما باقیتر یاریزانمانەیە بە درێژە بۆیە کاتێ من کە هاتم وتم بە بڕوای من ڕافینا باشە تومێ دانیشی دنیام بەسەراکاولکەی بۆ لەبەر ئەم باشترین یاریزانە بە مەزاجی 100 ڕۆژنامەنووس دیاری کراوە ئەم 100 ڕۆژنامەنووسە بە ڕێوبەری فوتبۆڵ نین
ئەم 100 ڕۆژنامەنووسە داهێنەری فوتبۆڵ نین، ئەم 100 ڕۆژنامەنووسە ڕێخەری فوتبۆڵ نین، ئەم 100 ڕۆژنامەنووسە سەرپەرشتیاری بەڕێوەبردنی تۆپی پێ نین، ئەم 100 ڕۆژنامەنووسە حکمی چامپیۆنز لیگ ناکەن، حکمی خولەکان ناکەن، حکمی بەڵکو حکمی مەزاج و بیرکردنەوەی خۆیان نەکەن، حکمی بیرکردنەوە مەزاجی خۆیان نەکەن. خۆ تۆ ناکرێ ڕێی 100 ڕۆژنامەنووس بێ فەرزیکەی بەسەر منە ئیلا من بڵێم دیمبڵی باشترینە، یا فلان کەس باشترینە، یا ڕۆناڵدۆ خەڵاتێکی بۆ بڵێم ڕۆناڵدۆ باشترینە، یا میسی بردیا بڵێم میسی باشترینە. نە وەڵڵا ئەوە بۆ هەمووی وایە، کێ براوەی باڵۆندۆر بووە وایە. ئەمە مەزاجی 100 ڕۆژنامەنووسە، بڕۆ ئەم 100 ڕۆژنامەنووسەوە. بەڵام ڕەنگە من ڕۆیایەکی ترم مەبێ، خۆ من غەڵەت نابم بەمە، بەڵام بێڕێزیش بە تۆ ناکەم، نایم لە شکۆت کەم کەمانێ. بۆیە خەڵاتی باشترین لە درۆیەک زیاتر لە تۆپی پیا هیچی تر نییە. چەند کەس هەیە ئەم شەو گلەیی هەیە لەوەی کە خەڵاتەکە بەم جۆرە دابەشکراوە. چەنەها هاندەری بەرشەلۆنە هەیە پێی وایە ڕافینا لەلایەن خودی بەرشەلۆن شۆناقی لێکراوە کە لەوەی یاماڵ پێشی خراوە. بۆ کەمپینەکەی بەرشەلۆنە لە پشتی یاماڵ بوو. ئۆتۆماتیکیەوەی هاندەری بەرشەلۆنەیە ڕافینا ناخوێنێتەوە کە سەیرەکە یانەکەی پشتگیری یاماڵەکە ئۆتۆماتیکیە و چاوەکان نەچنەوە سەر یاماڵ کە ڕۆژنامەنووسەکانە بینن بەرشەلۆنە پشتگیری یاماڵەکە ئەگەر بیانوێت دەنگبن بە یاریزانێکی بەرشەلۆنە لە بەرامبەر باشی بەرشەلۆنەیە دەنگبن بە یاریزانێت دەنگێن بە یاماڵ. وەکو چۆن پاریس سەن جەرمان پشتگیری دیمبڵی کرد کە هەر دوای کۆتایەتنی چامپیۆنز لیگ ئینگلیزی زۆر باشکرا پشتگیری دیمبڵی کرد بۆ بردنەوەی باڵۆن دۆر. ئۆتۆماتیکیە ڕۆژنامەنووسانی کە یانەوەی یاریزانێکی پاریس سەن جەرمان دیاریکەن ئۆتۆماتیکی دەنگێن بە عوسمان دیمبڵی. بۆیە بنەمای دیاریکردنی باشترین خەڵاتێکە و دەدرێ و کۆتایی دێت. پێوەری دەنگانە و یۆهان کرۆیفی ژەمان بڕوای هەیە. ئاینەن قسەی کردوتەوانێ. من بۆ ئەپدەیتی ئەوە چیتان پێڵم سیرکەم. طبعا ساڵی 2002 ڕۆناڵدۆی بەرازیل باڵندۆری بردەوە. من باسی ئەوانە بکەم کە لە سەردەمینیا بوو. ساڵی 2001 مایکل ئۆین باڵندۆری بردەوانێ لە بەرەوەی ئەوروپا لیگ و فاکە بێ تاپا خۆتان زان جامیانە پیشەگەرەکان لە ئینگلتەرا کارەبا و ئەو بە جامێکی فەرمی حسێب ناکرێ و گۆڵکار بوو ئەمانەیە بوو باڵندۆریان نەیە. ساڵی 2002 ڕۆناڵدۆی بەرازیل لە بەرامبەر مۆندیالیان نەیە. بەڵام من دوو نمودەم من بۆیە نمونونەکانی ئەم سەردەمی نوێنەیانمەوە. ئێستا باسی 2013 و باسی 2002 و 2019 بکەم یعنی بەجددی ئەوە کەسی ناحاڵی مانتیایە هەر تااقەتت نامێنێ لە باسەکە. بۆیە من واز لەو باسێنم لەبەروی دڵیان نێشێ ئەگنا ئێستاشی لەسەر بێ یەڵێمەوانێ ئێستاشی لەسەر بێوەش لەزم نیە و باڵندۆرانەیە کە من گلیم لێیە بەڵام ناچمە تەفاسیلەکەی لەبەروی هەنێ ئاوڕێ دڵیان نێشێ. ساڵی 2000 با نمونونەکەتان جوان تێگەێنم. ساڵی 2003 پاڤڵ نێدڤیدی چیکی دەبێتە براوەی باڵندۆر. باشە؟ لە بەرامبەر چیە؟ لە بەرامبەر وەرزی 2022 بۆ 2023 لەو ساڵایە کێ پاڵەوانی چامپیۆنز لیگە؟ لەو ساڵایە میلان پاڵەوانی چامپیۆنز لیگە هەر لەسەر حسابی یوڤەش دەبێتە پاڵەوان کە لەو یاریشدا نێدڤید یاری ناکەم. باشە؟ جامی کشوەرەکان لە فەڕەنسای باتەوانێت تر ئەها کۆمەڵی حاڵەتێ ئامارەکان با من ئەو ئامارانەتان پێ بڵێم بەشکە جوان لاتاڤۆم بێ سەیریکە. ئاماری وەرزی 2002 بۆ 2023 چییە؟ تێری هێنری فەڕەنسی کە لە لوتکەی یاریکردنیە لە ئەرسیناڵ وە جامی کیشۆرەکانی ژەباتۆ لەگەڵ فەڕەنسایە خۆتان نەزانن 2023 جامی کیشۆرەکان لەباتۆ لەگەڵ فەڕەنسایە 55 یاریەکە 32 گۆڵی کردووە 25 ئەسیستی کردووە و لەگەڵیشیا جامی یەکێتی ئینگلتەرای بردوێتەوە لەگەڵ ئەو نازناوی فەڕەنسایە. پاڤڵ نێدڤید 46 یاری کردووە 14 گۆڵی کردووە 11 ئەسیستی کردووە و تەنها خولی ئیتالیشی بردوێتەوە. دێن خەڵاتی باڵندۆر دەدرێتە پاڤڵ نێدڤید نادرێتە هێنری. ئێستا سەر و سەرچاو میلان پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە خەڵاتی باڵندۆر نادرێتە یاریزانی میلان. تاوان من پێ بڵێم ئەم خەڵاتە کە لەوەی خەڵاتێکی مەزاجیە و بەدڵی خۆیان دابەشیەکەن و حەج بنەمایەکی واقعی 100% تیانێک کە دابەشەکرێ ئێستا زیاتر بۆ ڕوونەکەمەوە. ساڵی 2004 تاوان من ئێستاش خۆم لە یادمە میلان ساڵی 2004 یاریە شۆگێنەرەکەی توشات بەرامبەر بە دیپۆرتیڤۆ لا کەرۆنیا. ئەوی 4 گۆڵەکەی لێکرا لەناو دیپۆرتیڤۆیە کە ئێستاش بیرمە ئاوا یاریەکەم بەرەچاوە ناوی
ئەو یاریگای میلان 4 گۆڵەکەی تیاکرا یاریگای دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا ساڵی ڕیازۆر ئەوەکو ناوی خۆم بیرمە یاریگای ڕیازۆر لەگەڵ دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا 4-1 میلان بردبوو ئەوانە یاری چوون هاتەوێت 4-2 دۆڕە ئالبەرلوچی و پاندیانی و ڤالیرۆن و ئیتراوە بۆ خۆی مەجموعەی گۆڵی باشیان کرد لە میلان و میلان ماڵاوای کرد لە قۆناغی هێشتی ئەبتاڵە بابەتەکە لێرە چییە؟ میلان تەنها خولی ئیتالی بردەوە طبعا خۆ دەزانن لە خولی ئیتالیا ڕۆڵی کاکاو ئینزاگی و یاریزانەکانی تروش بە شفچینکۆشەوە بە سیدۆرفە و بە پێرلۆ و میلان تیپێکی دەستە جەمعی بوو لە سەردەمیان شڵۆتیاتی پێ نەبوو تاک یاریزانی هەبێ بەڵام بابەتەکە بۆ گرێمەوە بە ساڵی 2003 بۆی کە پەیوەستی کە لە بەرامبەردا ئارسیناڵمان هەبوو 2003 بۆ 2004 ئارسیناڵ وەرسێکی ئاڵتوونی بەڕێکرد بەبێ دۆڕان پرێمەرلیگی بردوتەوە کە دوایەوە کەس نەیبردوتەوە تێری هێنری لەو وەرزایە گۆڵکار و ئەسیستکار بوو کە ئەو ڕیکۆردە خەریک بوو پار سەلاح دووبارەی بکاتەوە بەڵام سەلاحیش بۆی دووبارە نەکرایەوە ئەوەندە وەرزێکی نمونەیی پێشکەش کرد خۆشتان بینی تانیۆرۆ لە بەرامبەر فەڕەنسا ماڵاواییان کرد بە گۆڵەکەی چاریستیاس بەخوا باشمە و ناوانم بیرماوە هجوومەکەی یۆنان بەس وا بزانم ئەویان چاریستاز نەیکرد ئەو گۆڵەی فەڕەنسا بزانم داڵاسی دیفاع کردی ڕقم پێنجەکە داڵاس بوو پێم وابێ گۆڵەکەی فەڕەنسا یەکویچەکە ڕقم پێنجەکە کردی چاریستیاز نەکرد چاریستیاز یاری نیایەکە گۆڵی کرد بەخوا جوان دقیقاوای ها ئەو بەخوار ئاوا بەسەر باسەکەی بریمێتەوە بە کورت و مختصر هێنری تاو قۆناغە ڕۆی لە یۆرۆ لەگەڵ یاخولی ئینگلیزی بردەوە باشترین گۆڵکار و سیسکاری پریمەر لیگ بوو باشترین یاریزانی خولی ئینگلیزی و دەستکەوتی هێنا شفچینکۆ خولی ئیتالی لەگەڵ میلانە بردەوە باڵۆندۆری ساڵی 2004 هاتن ئەم خەڵاتەش نەدرایە هێنری خەڵاتەکە درا بەکرێ خەڵاتەکە درا لە بۆچێ بۆ ئەندریە شێفچینکۆ بۆ قەرەبووی ئەبتاڵی ڕابردوویان بۆ کردەوانێ وام دەوریەشیان کرد بە تیارە لەسەر حسابی ئەمانەی هێنری واتە 2 ساڵ لەسەری حەقی هێنری خورا لە بەرامبەرەوەی یۆڤانتۆس دووەمی چامپیۆنز لیگەوە چوون خەڵاتێکیان نابە نێدوێت هۆ لە بەرامبەرەوەی کە شفچینکۆ ساڵی 2003 وەری نەگرتووە خەڵاتەکان نابە نێدوێت ئەو ساڵەش حەقی هێنری خورا درا بە شفچینکۆ دەبەخوای گەورە من هەندەری شفچینکۆ بەقەی هەموو دنیاش دڵم بۆ باڵۆندۆرەی شفچینکۆ خۆش بوو قەتیش هێنریم خۆش نەویستۆ لە یاریکردنیە بەڵام بەخوا من چی حەق بێ و پێڵە چی حەق بێ منەوەت بۆ باسەکەم سەردەمەکانی تر بۆیە بۆی نایەم دڵناسکنیەوە دڵناسک لە شت تێ ناگەن مەجموعەیەکی هەزناسکمانەیە تێ ناگە کە باسی بۆ گەڵێ تۆ ڕقلێتی بۆیەوە بەلا ئەگەر بێمە سەر 2024 خەڵاتەکەی ڕۆدری لە قەنارەمەی بە نیارڕیازیە مەزانی بە ناشایستە مەزانی بە لایەنگر مەزانی بەقین لە دڵ مەزانی بە هەرچی مەزانی تێمگا باڵۆندۆری ساڵی 2024 حەق بە ڤینیسیۆس جۆنیۆر بۆ ڕۆدری لە بەرامبەرەوەی کە لە ساڵی 2023 وەری نەگرت و خەڵاتەکاندا بە میسی ڕۆدری لە 2024 وەری گرت چۆن لیتیەگەی کیفی خۆتە لەبەرەوەی دیمبڵی ئەمە بۆچی پێیوەستیەکەمەوە بۆی کە ڤینیسیۆس حەقی خۆیەتی کاتێک تۆ دێی دیمبڵی بە جیاوازیەکی زۆر لە دەنگانە دەبێتە باشترین یاریزانی جیان لە پێش دووەمەکەوانێ بەچی بە چامپیۆنز لیگ بە چامپیۆنز لیگ بەڵام تۆ دێی بە نەیشن لیگێ یاخود ڕۆدری بە یۆرۆیە کە لە کۆتایەکەشە تووشی پێکان هاتووە تۆ دیت ئەیکەی بە پاڵەوان بەسەر منەوانێ دەنەوەڵا ڤینیسیۆس شایستەتر بوو ئەم پێوەری دیمبڵی کەواتە مەزاجی ئەو سەد ڕۆژنامەنووسە بەدڵێکی تر بوو وەکو دیوێکی قەرەبوو وەکو دیوە بیریان لەمە کردوتەوە و جەماعەتی باڵۆندۆریش پێیان خۆش بوو لەوەی ڕۆدری قەرەبوویەوە وەرگرێتەوە دیمبڵی هەنی ئەکتۆ تۆی کە دیمبڵی شایستێکی بەسەر منا ئێخۆ ئەخی ویژدانن ئەوەش تاوە بڕۆ ئێخۆ ئەگەر ئێمە بەراوردێکی وردی ئەسیست و جوڵە و ماوەی یاریکردن و تۆپ پچڕان و تۆپ دابەشکردن و پاسی دروست و دەستکەوت و نازناوە مۆمانە بکەین
خۆ ڤیتینا دەست ئامارەکانی لە 2024 ڕۆدری زۆر باشترە. تۆ بە ئامار وەری ناگری لەگەڵما 1 2 3 4 5 6 7 8 9 لەو نۆ خاڵە تۆ دیاریکە لە حوتیان ئامارەکانی لە ڕۆدری باشترە لەو ساڵی کە ڕۆدری باڵۆندۆری بردەوە. بەڵام ئێستا دیمڵی باتەوە. لەبەرەوە عەزیزان و خۆشەویستان مەزاجی سەد ڕۆژنامەنووس شتێکی فەڕستکراونیە لە تۆپی پێیە. ئاساییە من بڕوام وا بێ ڕافینا باشترین بێ، ئاساییە تۆ بڕوا دوا بێت دیمڵی بێ، ئاساییە ئەو برایەمان بڕوای وا بێ لامین بێ، ئاساییە ئەو ئەمە چۆن ئێمە لە ناو کۆمەڵگەیەکە کۆبووینەتەوانێت کە 50 کەسین 50 ڕێی جیاوازمانەیە بڕوا بکەن ئەو سەد ڕۆژنامەنووسەشی کە دەنگیان ناوە هەر وەکوێ من هیچ لە مەسەلەکان ناگۆڕێن هیچ شتێک. جا بابەتەکە لەسەر ڕیزبەندی باڵۆندۆرەکانی وەرزی ئەم ساڵ. طبعا من بۆچی بۆ بێویژدانی و سەد ڕۆژنامەنووسە قسەتان بۆکەم. هەر ویژدانن ئەوەی کە بەرشەلۆنی خۆشەوەی کە ڕقی لە بەرشەلۆنێ، یعنی بەجددی ئەو پێگە بوو پیدری هەیبوو، ئەو پێگە بوو هاریشین هەیبوو، ئەو پێگە بوو ڤاندایک هەیبوو. ئێتو بەبێ بەمە تێبگەی ئەم سەد ڕۆژنامەنووسەی کە دەنگەیەن پرۆفیشناڵین کاکە چاودێری گشتی تۆپی پێنین، وەڵڵا ئاگایان لە هەموو تۆپی پێ نییە، وەڵڵا وەبیلا وەتەڵڵا ئەم سەد ڕۆژنامەنووسەی کە دەنگەیەن ئاگایان لە هەموو وردەکاریە نییە، بەس ئاگایان لەو ناوانەیە کە لە ئیعلامەوە ناوێنرێ یا ماڵ چوو بۆ فلانە جزیرە لەگەڵ فلانە کەپڵیا و ئەم وای کردووە وای کردووانە و ناوانیان لێ گرنگە و شتێکیشان لەبەر چاو بە پاریس سەن ژەرمان چامپیۆنز لیگی بردو دیمبلی وەکو باشترین یاریزان دیاریکراوە و ئێنریکی وتێتی دیمبلی ترە هەموومان دەنگین بە دیمبلی. ئەگەر یەکێک ئاگای لە هەموو وەرزش بێ، ئەگەر ئاگای لە هەموو یاریەکان بێت، تخوا هاریکین لە سیانزەیەمان دانێ، تخوا ڤاندایکە خاتە 28م، ئەخە تخوا ئەمە عەیبە نییە، تخوا پیدری پلەی 11 مەگرێ، ئەخر بە چی ویژدانێک، بە چی ویژدانێک وەڵڵی یاماڵ عەرزی کردو، وەڵڵی یاماڵ نە لە ڕافینا باشتر بوو نە لە پیدری باشتر بووە. ئەتر ئەمە بە هاشوش و بە جزیرەکانی بۆی کە سەربەحری ئەمە گەڕاو و 4 یاری 2 مانگ باش بووە یاماڵیان کرد بە 2. ئێوەڵ ئەماگایان لە وەرزش نییە کاکە، ئەماگایان لە وەرزش نییە، تە خۆمە بە دەست من و تۆ نییە. یعنی بەجددی شتەکە زۆر نامەنتەقەیە. ڕافینا پلەی پێنجەمی گرتووە. کاکە وەڵا من هاندەری بەرشەلۆنە نیم، من کێشەم نییە لە کەسی و لە کێ، من حەقەڵێم وەڵڵا وەبیلا وەتەڵڵا ئێستا ئەم خەڵاتی باڵۆندۆرە بدرایە بە ڕافینا بە قورعان لای من یەک کێشی نەبوو. وەڵی من پیدری کاکە من بۆ خودی خۆم بۆ خۆم کە سیری یاریەکەم، وەڵی من پیدری تۆپی لە قاچا بێ و لە قاچا نەبێ کە یاری بەرشەلۆنەی حەزەکەم بە سیری پیدریکەم. پەیوەندی بەوە نیە هاندەریم یا هاندەری نیم، حەزم لە یاری تۆپی پێ، حەزەکەم سی قاچ و قولی پیدریکەم، حەیسەیەکەم حەزی قاچ و قولی، حەزم بۆ قاچ و قولی ڤیتینا هەیە، حەزم بۆ جودەی نیڤێرزێ، من حەزم لە تۆپی پێ. وەڵای ئەم خەڵاتە بۆ ڕافینا بووە خۆ ڕەنگە ئیتر بەری ئەو لاگلیانە بووە، بەڵام لای من زۆر شتێکی ئاسایی بوو. بەس وەڵی بۆ یاماڵ بووە گەورەترین سوکایەتی بوو بە تۆپی پێ، گەورەترین سوکایەتی بوو بە خەڵاتی باڵۆندۆر. چونکە ئێستاشی لەسەر بێ یڵێمانێ و سوورم لەسەر ئەم قسەی خۆم، یاماڵ سەبەبی دەرکردنی بەرشەلۆنە بوو لە بەرامبەر ئینتەر میلانە. بڕۆ سێریە و یاریەکەن 15 تۆپی لەکەوێتە خوارەوە لە ناو یاریگای جۆسەپی میاتزایە، 15 تۆپی لەکەوێتە خوارەوەنێ، 3 ئینفیرادی گۆڵکردنە فەوتێ. ئێستاش بۆ دیمبلی ئەڵێن چی؟ بۆ عوسمان دیمبلی ئەڵێن دیمبلی لە ناو کامنووە پاژەوەی 3 گۆڵمان لە لیڤەرپوڵ کردبوو، دیمبلی هەلی چواروی چی بۆ ئەدنەی کردە گۆڵۆ کردیە ناو دەستی ئەلیسۆنەوە. ئێستاش ئەم قسەیەکەن بە شێگاندەری بەرشەلۆنە، بەڵام ئەوە بێویژدانن لەبەرەوەی لایەنگری یاماڵەکەن، لەبەرەوەی هەمویان دانیشتون کەتەلۆنیەکە یا پشتگیریەکەن، باسی ئەو 3 ئینفیرادە ناکەن کە یاماڵ لە بەرامبەر ئینتەر میلانی کاتە ناو دەستیان سومەرەوە، کە بیدایەتی یاری ناوەڕاستی جێمی دوم لە کۆتایی یاریەکە دوای سێفسەکە ئینتەریژ ئینفرادێکی تری بۆ ئێتەوەی خاتە ناو دەستی سۆمەرەوە. بەڵام هەر باسی ئەو تۆپەی دیمبلیەکەن، ئەو تۆپەی دیمبلی ساڵی 2019، ئێستاش هەر باسی ئەو تۆپەی دیمبلیەکەن، بەڵام باسی ئەوە ناکەن وەڵا یاماڵ 3 تۆپی 100% فەوتان بەرامبەر بە ئینتەر میلان، 15 تۆپی لێکەوتە خوارەوە لەو یاریە. ئەخەمی وجدان نییە.
ئێمە خوامگرێ قسەی حەق نەکەم وەڵا ڕافینا کاریگەرترین یاریزانی بەرشەلۆنە بوو وەڵا لای خودی خۆم من هەموو کات پیدریم پێ باشترین هەموو کات پێم وایە پیدری ناوازەی لە ناوەندا ئیتکا کە غەڵەت بم غەڵەت نەبم من چێژی لێبی من پێم وایە پیدری شتێکی زۆر جیاوازم پێشکەشەکە بۆیە تکاتان لێ یەکەم خەڵاتی باڵندۆر فەرز مەکەن بەسەر کەسە بۆ هیچ باڵندۆرێک چونکە ئەمەی کە من بۆم باسکردن ئەحەقیەتێکە لە دابەشکارەکانی خەڵاتی باڵندۆر کە ئەگەر زیاتر بچمە وردەکاری ئێوە تێگەن لەم خەڵاتە ئێستاش بڕۆ بە خەڵک بڵێ باشترینی جیهان کێ بۆ ساڵی 2004 پێتەڵێ ڕۆناڵدینۆ باشە پێتەڵێ ڕۆناڵدینۆ تێگەی ئەزیزەکەم بڵێ 2001 بڵێ 99 بڵێوە یعنی بە مەرجی باڵندۆرەکە دابەش نەبووە پێتەڵێ زیدان تێگەی لێمە زیزەکەم ئەنی بڵێ 2004 ئەڵێ ڕۆناڵدینۆ شفتینکۆ دیار نییە ئەر کاتێک ئەوان باڵندۆریان بدۆتەوە فیگۆ ساڵی 2000 باڵندۆری بدۆتەوە بەس دیار نییە باشترینی جیهان ئەو کاتە قیمەتێکی زیاتری بۆ بەڵام دوای هاتنی میسی ڕۆناڵدۆ و 2010 و ئەو غەڵەتەی فیفا لەگەڵ فرانس فوتبۆڵ تێکەڵی کرد بە زمنی پارە بە زمنی بەشداریکردنی پارە ڕێک شکۆیشکە هات خەڵاتی باڵندۆر جێگەی گرتوانێ و تەنانەت لە تێکەڵکردنی خەڵاتەکەی خۆی لابرد و خەڵاتی باڵندۆری کرد بە خەڵاتی ڕسمی ئەمە مشکۆی یا بە باڵندۆر ئەنگنا پێشتر کە ئەسڵان پێشتری باڵندۆر هەر نەیراوە بە یاریزانی ئەمریکیەکان ساڵی 94 ئەگەر من بچمە سەروردەکاری ساڵی 94 ڕۆماریۆ مۆندیالی برد لەگەڵ بارسلۆنا چوو یاری کۆتایی چامپیۆنزی کە چوون لەولایان بە ستۆیشکۆف لەبەری بڵغاریا چۆتە چوارگۆشەی زێڕینەوە باشە ئەزیزەکەم هەر ساڵە و بابەتێکی تیا بۆ ساڵی 82 پاولۆ ڕۆسی لە سجنا بۆ لە سجنەوە دەریان کرۆ بەس لە مۆندیالە 6 گۆڵی کردووە خەڵاتی باڵندۆریان ناوە بە پاولۆ ڕۆسی ئەو لەبەرەوە بە ئاگاتان لە خەڵاتی باڵندۆر بێ وێژگار بەو جۆرە نەبن زۆر بە خێرایی چەند کۆمنت فریا کەوتمە خوێنمەوانێ کاک موحسین ئەڵێ ئەو سیاریزانە شایستە بوون و باشتر وایە بڵێ دیمبڵی بردی کوێستانخان ئەڵێ گۆڤارەکە فەڕەنسی و لە پاریسەر دەبێت بۆ یاریزانی فەڕەنسی بێ لەمە زیاتر غەدرمان بینیوە لەوانە 2010 و 20 و 2018 عوسمان شایستە و بەڵامەوەی پێمان غەدر بوو دانانی پیدری بوو لە پرێ 11 و ڕافینا پێم وایە ڕافینا زۆر لە ئەماڵ لە پێشترە منی شەمان بۆ چوونم هەیە ڕافینا حەقی پلەی دووەمیە بوو ناقی بوو بەرامبەر بە پیدری و ڕافینا کاگێ منەڵێ پیدری بۆ 11 بوو ئیتم پێ دەڵێمەوانی کە تۆپی پێ ئەو 100 ڕۆژنامەنووسی دەنگی پێ من سوێندیان لەسەر خۆم کاگیان لە هەموو ورد و دریشتی تۆپی پێ نییە کاگاوکار ئەڵێ بەڕاستی پێویستە شێوازی پێدانی باڵندۆر بگۆڕێدە و دەنگانە سۆز و ئافت و کورە و دەنگانە هەر بە مەزاجی یەکاکەوە من پێ دەڵێم ئەگەر ئاگیان لێ بێم پلەبەندیە بۆ یاریزانەکان ناکرێ ڕافینا گەورەتی ناقی بەرامبەر کرا بە دڵنیابن لەگەر عوسمانیان نەپاڵەوانەکانی نەبردە باڵندۆری نەبردەوە شتێکی ڕاستیە دەنگان حەزە کاگ مامەساداو دەڵێ من سۆر سەرسام و منەوێت ڕافیناوە باشترە بوو دویاری ئیتر ئەمە کۆمنتەکانی هاوڕێیان بەخوا فریا ناگەم لەبەری 29 لەبەر یە خاڵ ماوە مانژەی پێیەکەم پێم وتن خەڵاتێکی تایبەتیە بەم جۆرە منەمە خوێندنەوەی منە بۆ باڵندۆر ئیتر کێمنی پێ غەڵەتە منەی خەمە سەر و سەرچاوم کێمنیشی پێ ڕاستە هەری خەمە سەر و سەرچاوم لەبەرەوەی من ئەو شتێکم کە خزمەتەکە نە شعوری کەشت سەشکێنم نە کەسیش بە لاڕێیا بم نە مجامەلەی کەسی شەکەم حەقیەتی ئەم خەڵاتەوە بۆ خەمەڕوو چەند نمونەیەکە دێمێ خۆ ئازادی لەوەی باوەڕی پێکە یا باوەڕی پێ ناکەی کۆتا خاڵیش کە من ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە جانلویجی دۆناڕۆما خەڵاتی باشترین گۆڵپارێزی بردەوە لە زمنی یاریزانەکانی پاریس سەن ژەرمانی شەوەکو پێم وتن چوارەم باشترین یاریزانی پاریس سەن ژەرمان بوو کامەوەکو چییە خۆ من ناکرێم من بۆ 100 ڕۆژام سەدانیشم لەم دیوە ڕەخەنە بگرم بێم دانیشتمێسە کە دۆناڕۆما نوێمی بردۆتانی بەم کە مویمە لەبەر خاتی خۆم مەسەن نە بەڵام هەر من ئەبدەیتێکتان بووە کەمانەیە کە لەوەی من پێشم وایە دۆناڕۆما هەر نابووە نوێن وایە بەڵام ئەگەر هەر بە تایبەتی پاریس سەن ژەرمان وەرەگری کە پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە بەڕۆڵام من پێم شایستەترە دۆناڕۆما سێم باشترینی پاریس سەن ژەرمانیش بووە نەک چوار بەڵام وەکو کۆی گشتی یاریزانەکان من بەم جۆرە بیرەکەم ڕێز و خۆشەویستم قبوڵ فەرموون ئەمە بابەتەکەی من بوو خواتەکە